داواکەم لە خوشکان جوان گوێ بگرن و ئاگادار بن، چونکە ئەم بابەتانە پەیوەستە بە قیامەتی ئەوانەوە، بەڕاستی مەسیری هەر یەکەمانیا بۆ بەهەشتیا بۆ جەهەنەمە. ئەمین بووی لە ئاگر وا دڵە خۆشە، خەفەت ناخۆی ناترسی، ئەمین بووی لە ئاگر خۆ ئەمین نیت لێی، ئەی بەهەشتیشە بۆ دابڕاوە تاوە پێوە بەخشراوە و هەر لە دڵخۆشی و لە گاڵتە و گەپ و ڕابواردنای. ڕای ئینسانێک مەسیری یا بەهەش بێ یا جەهەنەم بێ، باوەڕ ناکەم لەم دنیا شتێک هەبێ دڵی خۆش بکات بۆ شێوەیە کە ئەو مەسیری خۆی لەبیر بەرێتەوە. چونکە ئینسان بەڕاستی تۆ دیقەتی کردارەکانی خۆت بدەی لەوانەیە زیاتر لە جەهەنەمەوە نزیک بیت تا بەهەشت، ئەیدیتر تاکەی بۆ دەزەڵ ناگری. بۆ ئافرەتانیش بۆ خوشکان با شەیاطینێک پێیان نەڵێن دینەکەتان گرنگی بێوە نەداوە، ئێوەی بە کەم زانیوە، ئێوەی بە بچووک زانیوە، با بزانن لای ئەڵڵا جەلە جەلالوه و لای ڕەسوڵ الله صلی الله علیه وسلم چ ڕێزێکیانە بوو و چ شکۆیەکیانە بووە لەم شەریعەتەیە. طبعا ئافرەت هەیە لەم شەریعەتەی ئێمەیە بەرامبەر بە ئومەتێک بووە، بەرامبەر بە یەک میلەت بووە، لە میلەتێ پیاوتر بووە، با بڵێ بەڕێزتر بووە. ئاسیای کچی مزاحیم خێزانی پێغەمبەری خێزانی فیرعون ئافرەتێ بوو بەرامبەر بە هەموو فیرعون و ئالەکەی، هەمووی کافر بوو مسلمان بوو. الله جل جلاله کە باسی ئەوانەکە هەمووی بە ئالی فیرعون ناوە، بەڵام کە باسی ئافرەتەکەکە بە تەنیا ناویانە لە بەرامبەر هەموویان. بۆی ئافرەت بەدەست خۆیەتی ئەتوانێت لە بەرامبەر ئومەتێکا بێ، ئەشتوانێ نرخی باڵە مێشولەیەکی نەمێنێ بەوەی کە جوابی شەیاطینەکان باتەوە لە جین و لە ئینس لە حیزب و ڕێکخرا و گروپەکانە کە وەڵامی ئەوانی دایەوە تاو ئەڕوا و تیاچ، بەڵام کە وەڵامی ئەوانی نەدایەوە و لەسەر ڕێڕەوی دینەکەی خۆی بوو، ئەوە بۆ خۆی ئومەتێکە. پیاوەکان ئافرەتەکان دروستیانەکە، ئەگەر ئافرەتەکان بەشکۆ نەبن پیاوەکانیش بە بچووکی گەورە بن، هەر لەشیان گەورە بێ، زلە بن گەورە نابن، قیافاکەن ویچی تر لە ناخەوە بچکۆ نابن. بۆیە دروستکردنی ئافرەتێکی بەڕێز و بەهێز دروستکردنی پیاوانێکی بەڕێز و بەهێزە، و گرنگی نەدان بە ئافرەت گرنگی نەدانە بە پیاوانیش لە ئەساسات، چونکە هەموو ئافرەتێکە بێتە دایک و هەموو دایکێکیش منداڵ پەروەردەکە. مەدرسەی یەکەمی مناڵانیش دایکانن. بۆیە هەر کاتێ خەڵکت دی ئاوا بچووک و چروک و بێڕێز بوو، پەروەردەی نەبوو، سەقەت کرابوو لە پیاوانە، ئەوە حتمما نقصانی لە تربێتەکە هەیە لەلایەن دایکەوە. ئەوە گەر دایکی وەختی خۆی تربێت بدرایە و بەهێز بووە هەڵبەتان پیاوە جوان دەرەچوو. بەڵام کە ئەم وا لاواز دەرچووە و ئاوا زەلیل دەرچووە، هۆکارەکەی زەلیلکردنی دایکێتی و لاوازکردنی دایکێتی. ئێمە ئەم فەضلانە باسەکەین بۆ ئەوەی بزانن ئافرەت چییە و بێ چۆن تەعاملی لەگەڵ بکرێ، چونکە بەڕاستی تۆ یان ئەوەتانێ بە هەوا هەوەسی خۆت تەعاملی لەگەڵکەی، یان ئەوەتانە پێ شەریعەت تەعاملی لەگەڵکەی. ئەمڕۆ بە ناوی ئازادکردنی ژنەوە، بە ناوی ئەوەی تۆ بەهێزی و وەرە دەرەوە و وەرە ئەوە بکە و ئەمە بکە و ئەوە بکە، دەستیان بەسەرە گیرێ و لێەوە برێن بۆ تێرکردنی حەزەکان، لە دواییشان فڕێ درێن لەوانەیە ڕێکخراوێک بیان نێژێ، شارەوانی بیان نێژێ. ئەمە لای خۆی هێنانە دەرەوە لە بینی باوک و برا و مێرد و کەسوگارەوتیان تۆ بەهێزی وەرە ئازاد بە، بردیان سەرنجامەکەی کافتریایەک بوو، دواییش دوو گول لە بوو، دواییش ئەبۆ شێوە بنێژرێ و بخرێتە ناو گۆڕەوە. ئەگەر لی گەڕانایە بۆ خۆی پەروەردە بووە لە ناو عایلە و ئەخلاق و لە ناو برا و باوک و کەسوکاری خۆیان، هەرگیز وای لێ ناهات سەرنجامەکەی کافتریایەک نابوو دواتریش بکوژرێ و هەڵ بدرێتە چاڵێکەوە. جا بەڕاستی ئافرەتانیش بە تەبیعەت لەبەرەوەی عاتیفەیان زۆرە، هەر کەسێک هەر شەیطانێک و دەجالێک بچێتە بن کڵێشەیان باشە ستایشی جوانیان بکە، ستایشی تواناکانیان بکە، ستایشی کۆمەڵێ سیفاتیان بکە،
بطبيعتي خوان چونکە عاطفین یەکسەر عاطفیان بۆ کەسە جوڵێ و یعنی هەستیانە بێ بەرامبەری مەرج نییە هەستەکە هەستی خۆشەویستی بێ متمانەی پێکا و ئەچێت با بڵین ئەوە کاتە ڕێبەر و پێشەوای خۆی و ئەویش بەرەو هاویەیە با و بەرەو لە ناوچوونیە بە بەم ڕۆژگارە ئەوانەمان دیوە زۆرمان دیوە هەر ئافرەتێک کە لە ناو باوک و براو کە سوکاری خۆیان ماوەتەوە حیا و حورمەتی خۆی پاراستووە بینی ومانە کە تەمەنیشی کردووە هەر لە ناو ڕێز و شکۆیان بووە ئەو ئافرەتەشی کە لەوێ دەرچووە سەرنجامەکەی زۆرە خۆیانیان هێنە دەرەوە ڕەوشتیان لێدا ئاماڵن دینیان لێدا ئاماڵن کە سوکاریان لێدا ئاماڵن دوایی کەتیە ئاچنەڵێن نابۆ ژن کوشتن کێ بوویە سەبەبی کوژرانی کێ هێنایە دەرەوە وای لێ کرد ئەو دەجالەی کە دوایی شیوەنی بۆکە ئەی کاتە شایستەی کوشتن کار ئاسانی ئەکا بۆ کوشتنی دوایش دانیشە شیوەن و ڕۆڕۆی بۆکە ئەڵێ بۆ کوشتیان نەمان دیوە بەم ڕۆژگارە خۆتان دیوتانە لە هەموو جێگایەک